کەمتر لە 3 مانگ ماوە بۆ ئەنجامدانی ڕفراندۆم لە هەرێمی کوردستان، بەڵام تا ئێستا لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان نەگەیشتون بە ڕێکەوتن و کێشە هەڵواسراوەکانی هەرێمی کوردستانیان چارەسەر نەکردووە. چاودێرێکی سیاسیش دەڵێت یەکەم هەنگاوی سەرکەوتنی ئەو پرۆسەیە یەخستنی نێوماڵی کورد و کاراکردنەوەی دامەزراوە شەرعەکانی هەرێمی کوردستانە، چونکە ئەگەر یەکریزی هەبێت ئەوە سەرکەوتوو دەبێت پرۆسەکە و دەنگ دەهێنێت، بەڵام بە پێچەوانەوە مەترسی شکست هێنانی لێ دەکرێت. یەکەم هەنگاو بۆ ڕیفراندۆمێکی سەرکەوتوو یەخستنی ماڵی کوردی و کاراکردنەوەی دامەزراوەکانیەتی. هەنگاوی دووەمی ئەو گفتوگۆیە ئەو کاراییە کە لەگەڵ ناوەندە هەرێمی و عێراق بە تایبەتی ساز دەدرێت، ئەو قۆناغی سێم ئاستینی و دەوڵەتی، چونکە من پێم وایە هەڵەیەکی گەورە دەکەین پێمان وابێ کوردستان توانای ئەوەی هەیە، ئەمەش بێدەسەڵاتی نییە، واقعبی نییە کە بەرگەی فشاری زیاتر لەوە بگرێت. ئەمە هەمومان دەزانین ئەو باردۆخە داراییەی کە لە هەرێم گوزەر دەکا، خۆگەر تورکیا بۆ نمونە مینای جیهان ڕاگری و نەفت نەچێ و عێراق ئامادە نەبێ پارە بنێرێ و ئێران سنوورەکانی داخە باردۆخێکی ناهەموار دێتە گۆڕێت. هەرسەبارەت بۆ پرسە چاودێرێکی سیاسی دەڵێت بۆ ئەنجامدانی ڕفراندۆم لە هەرێمی کوردستان پێویستە بەر لە هەموو شتێک لەگەڵ عێراق ڕێک بکەوین، چونکە ئەگەر ئەوان ڕازی بکەین چەندین وڵاتش دژی بێت ئەوە پرۆسەکە سەرکەوتوو دەبێت و نەتەوە یەکگرتوەکانش دانی پێدا دەنێت. بۆ ئەوەش نمونە بە چەندین وڵات دەهێنێتەوە کە بۆ پرۆسەی هەرێمدا تێپەڕ بوونە. ئەگەریش دەبانێت مەسەلا بە ڕیفراندۆم بچینەوە کە ئەو دەی پێویستە بچین لە عێراق لەگەڵ عێراق گفتوگۆ بکەین. ئەو کاتەکە لەگەڵ عێراق گفتوگۆمان کرد، پەرلەمانی هەرێمی کوردستان داوا لە پەرلەمانی عێراق و حکوومەتی عێراق دەکات، حکوومەتی عێراقی ئەم شتە دەخاتە قانونی بۆ دەردەکەوت، دەخاتە ڕیفراندۆم، ئەو کاتە نەتەوە یەکگرتوەکانیش ملزەم دەکرێتن، چونکە ئەگەر تۆ بێ و عێراق ڕازی بێتن، ئەگەر هەموو دنیا دژت بیتن ناتوانن مەسەر ڕێگری لێ بکەن لە سەر بخۆبن. بەڵام ئێستاکە کە عێراق نمونەی ئەو بابەتەمە زۆرە، مەسەن نمونە کۆسۆڤۆ، خۆ دەوڵەتێکی یەکجار زۆریش دانیان بە سەربەخۆی کۆسۆڤۆ دانەوە، بەڵام لەبەر ئەوەی بەڵێگراد کە سربیایە ڕازی نەبووە، هەتا ئێستا بە پێی قراری 1244 نەتەوە یەکگرتوەکان کۆسۆڤۆ خاوەنی سیادە نییە. چاودێرانی سیاسی دەڵێن لە ئێستادا هەرێمی کوردستان لە چوارچەوەی عێراقدا تا ڕادەیەکی زۆر سەربەخۆی خۆی هەیە، بەڵام ئەگەر بە یەکریزی نەچینە بەردەم پرۆسی ڕیفراندۆم و قەنەعەت بە عێراق نەکەین، ئەوە سەرکێشی بە چارەنووسی گەلی کورد دەکەین و ڕەنگە ئەو دەستکەوتەی کە هەمانە لە دەستی بدەین. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.